سەر لەنوێ هاتنە ئارای پلانی منداڵبوونی دەستوری و پێویستی شکەسپێهێنانی. بەرپرسانی کۆماری ئیسلامی لەم ڕۆژانەی سەروبەندی نزیکبوونەوە لە ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینی و دەستپێکی شۆڕشی ژن ژیان ئازادی بە بەرجەسەکردنەوەی لایەنە بەناو پۆزەتیف و هاندەرەکانی سەر لەنێ پرسی منداڵبوونی دەستوریان هێناوەتە ئاراوە. مستەفا قەمەری وەفا بەڕێوەبەری بەشی پەیوەندیە گشتیەکانی بانکی ناوەندی ڕۆژی 19 گەلاوێژی 1402 ڕایگەیاند بە گوێرەی یاسای پشتیوانی لە گەنجمانەوەی دانیشتووان لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا بانکەکانی وڵات بە بڕی نزیکەی 61,000 ملیارد تمەنیان قەرزی هاوسەرگیری داوە بە 305,000 داواکار کە ئەم ڕێژەیە بە بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو 27% زیادی کردووە. ئیبراهیم ڕەیسی هەروەها سەرەتای مانگی گەلاوێژ و لە پێنجەمین کۆبوونەوەی ستادی نیشتمانی دانیشتوان سەر لەنوێ سیاسەتی شکست خواردووی زیادکردنی دەستوری ژمارەی دانیشتوانی هێناگۆڕێ. ناوبراویش وەک عەلی خامنەئی لەسەر پێویستی بەردەوامبوونی فەرهەنگسازی و بەهێزکردنی ئاراستە هاندەرەکانی ئەو پرسە جەختی کردەوە. خامنەئی مانگی ڕەزبەری ساڵی 1396 باسی لە پێویستی بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوانی ئێرانی بۆ 150 میلیۆن کەس کرد. دوا بە دوای قسەکانی ناوبراو زنجیرەیەک ڕێشۆنی هاندان و سزادان هاتە دەستوری کارەوە. بڕیاردرا تەنانەت ئەگەر بە شێوەیەکی فۆرمالیتەش بوو بێت بە پەسەندکردنی گەڵاڵەی گەنجمانەوەی دانیشتوان و پاڵپشتی خێزانی بەرگێکی یاسایی بکەنە بەر هەوڵەکانیان لەم پەیوەندیەدا. بەهۆی ناکۆکیە ناوخۆییەکانیانەوە 7 ساڵی خەیان تا بڕیارەکەی وەلی فەقیها لەلایەن پارلەمانەوە پەسەند کرا. بەڵام بەرپرسە پەیوەندیدارەکان وەک زۆرێک لە پرۆسەکانی تر چاوەڕێی یاسای ساختەیان نەکرد و ناوەڕۆکی پلانەکەیان بەکردەوە خستە بواری جێبەجێکردنەوە. ئەوان نەزۆکردنی ژن و پیاویان جگە لە چەند حاڵەتێکی سنوورداردا وەک تاوان پێناسە کرد. بۆ جێی دابینکردنی بە خۆڕایی ئامرازەکانی پێشگیری لە دووگیانی لە ناوەندە پزیشکیەکان بڕدرا. لە باربردنی کۆرپەڵا جگە لە چەند حاڵەتێکدا و هەروەها هەڵگرتن و دابەشکردنی دەرمانە پەیوەندیداریەکانی قەدەغە و بە تاوان هەژمار کرا. سکرینکردن کە ڕێگە دەدات بزانرێت کۆرپەڵەکە لە سکی دایکیدا تەندروستە یان کەمەندام قەدەغە کرا. ناوەڕۆکی پەروەردەیی لە میدیا و وانە و پۆلەکاندا دووبارە پێداچوونەوەیان بۆ کرا بۆ ئەوەی ئەو بابەتانەی ناوەڕۆکەکەی دژی منداڵبوون بوو نەهێڵن و بوونی منداڵی زۆر وەک کارێکی پۆزۆتیف و بەسوود نیشان بدەن. حەوزەی علمیە سازمانی تەبلیغاتی ئیسلامی، وەزارەتی فەرهەنگ، ئێرشادی ئیسلامی و سازمانی ڕادیۆ و تەلەڤیزیۆن بەسیج بوون تا گۆڕانکاریەکانی جێمەبەستی خاوەنانی دەسەڵات لە بواری هونەری دەستوری و فەرهەنگی کۆنەپەرستانە بەکردەوە دەربێنن. ڕژیم هاوکات لەگەڵ گرتنەبەری ڕێشوێنە فەرهەنگیەکان لە ڕێگەی بانکی ناوەندیەوە فەرمانی بە بانکەکانی وڵات کرد کە قەرزی خانوبەرە و منداڵبوون بدەن بە بنەماڵە داواکارەکان. سەرەڕای هەموو ڕێشوێنە سزابەخش و هاندەرەکان بنەماڵەکان و لە سەروی ئەوانەوە ژنان بە خۆراگری دوور ئەندێشانەی خۆیان ئەو پلانەیان شکست بهێنا. ئاژانسێکی هەواڵی دەوڵەتی ڕایگەیاند کە لە نێوان ساڵانی 1390 بۆ 1399 ژمارەی هاوسەرگیری کەم بۆتەوە و بە گوێرەی ئەم ئامارە بە ڕێژەی زیاتر لە 36% دابەزیوە. کارناسێک نووسیوێتی لە ساڵی 99دا ڕێژەی گەشەی دانیشتوانی وڵات گەیشتە 6 بۆ 7% کە ئەوە کەمترین ڕێژەی گەشە سەندنە کە ئێران لە مێژوودا بەخۆیەوە بینیوێتی و بەم زوانە دەگەێنە ڕێژەی گەشە سەندنی لە 0% کە پێدەچێت تەنها 10 بۆ 15 ساڵی تر بخایەنێت. پرسی گەنجڕاگرتنی دانیشتوان بە لە بەرچاوگرتنی هەموو مافە پشتیوانی و دموکراتیکەکانی هاوڵاتیان کارێکی پێویستە. بەڵام کۆماری سەرڕۆ و سەرمایەداری ئیسلامی
وەک فاشیستەکانی ئاڵمانی نازی و ئیتالیا لە دەیەکانی 34 زاینی بەنیازن دانیشتوان بە گەنجی بهێڵنەوە بۆ ئەوەی بە کەڵک وەرگرتن لە ئاموزشی خورافاتی مەسهەبی منداڵان، لاوان و تازە لاوان بۆ هێزەکانی بەسیج و سپا و دام و دەستگای ئیتلاعاتی و هەروەها نمایشکردنیان لە مانگەکانی محەڕەمدا باربهێنن. بەرپرسانی کۆماری ئیسلامی مەبەستیان ئەوە بووە و هەر ئێستاش ئەوەیە کە لە جەستەی ژنان و سۆزی ئاشقانەی دایکان لە بواری بەخێوکردن و بارهێنانی منداڵ وەک ئامرازێک بۆ بەرەو پێشبردنی ئامانجە دژە ئینسانیەکانی خۆیان کەڵک وەربگرن. پلان و کردەوەکانی ڕژیم لەم بوارەدا لە درێژماوەدا استراتیژیک و لە کوردماوەدا سەرکوتگەرانەیە. هێنانە ئارای سەر لەنێی ئەو سیاسەتە بابەتێکی سیاسیە. بەرپرسانی ڕژیم لە ترسی نزیک بوونەوەی ساڵیادی شۆڕشی ژینە کە لە دروشمی ژن ژیان ئازادیدا یەکگرتووی خوڵقاندووە بە هەموو شێوەیەک گوشارەکانیان بۆ سەر هاوڵاتیان و بەتایبەت ژنان تونتر کردوێتەوە. بابەتی پلانی گەنجی دانیشتوان و پاڵپشتی خێزانی لەلایەن ڕئیسی جەلادەوە بە هەمان ئاراستەی توندکردنەوەی فشارەکان هاتۆتە ئاراوە. خۆڕاگری و تێکۆشانی جێستایشی ژنان تەنیا لە چوارچێوەی دژایەتی لەگەڵ باڵاپۆشی ئیسلامی و حیجابی زۆرم لێ یان ڕۆڵی پێشەنگایەتی لە بزوتنەوەی دادخوازیدا سنووردار نابێتەوە. دژایەتی و خۆڕاگری ئەوان لە بەرامبەر منداڵبوونی دەستوریش بوارێکی دیکەی خۆڕاگری و بەرخۆدانی سەرکەوتوانەی ژنانە کە بەردەوامی و بەهێزکردن و پشتیوانیکردنی بە تایبەت لەم ڕۆژانەی نزیک بوونەوە لە ساڵیادی شۆڕشی ژن ژیان ئازادیدا لە هەموو کاتێک پێویسترە.